دیمەنی ڕووداوێکی سەختی هاتوچۆیە لە سەر ڕێگەی هەواری شار لە سلێمانی. بەهۆی ڕووداوەکەوە کەسێک گیانی لەدەستدا و دوو کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. ڕووداوەکە کاتێک ڕوویداوە بارهەڵگرەکە وەک دەوترێت بە خێرایەکی زۆر لە دووڕیانی تونێلی پێشرە و هاتووەتە خوارەوە و کۆنتڕۆڵی لەدەستداوە. پاشان خۆی کێشاوە بە سیاجی پارکی هەواری شاردا. ئەو کەسەی گیانی لەدەستداوە ناوی ئاودێر فارسە و تەمەنی 32 ساڵە و خێزاندارە و خاوەنی کچێکی تەمەن 7 ساڵە. هاوکات کارمەندی هێزەکانی پۆلیس بووە. لەژەوە ڕۆژتووە وتمیێتەوە چمشتم حاسێر کرد وتمیێتەوە نانمان نەخوارد لەگەڵی دا نانمان نەخوارد چاوەڕێ بووین من چی لێکەم من لەگەڵ کێبی خۆم هەرۆ نەمزانی تەلەفۆنمان بۆ هاوتیان دەعمە نازانم بەخۆت کوڕەکەم نەماوە هیچی کە نازانم. چەندێکاوە خەریکە میشانەیە و کرێکاریەکە خۆی پۆلیسە هەتێ بۆ خەباتەس خانووی کردووە خانووی تەواو نەبوو خەباتەزەکە و پۆلیسی سەر وابزانم جێڕی فڕێاوەتەوە و بۆیان نەگیراوەتەوە ئێتر وەرگەڕاوە لە وەزارەتی ناوخۆ پۆلیسە تازە خانووی کردبووی تر هەوڵەیە تەواوی کاوچی بچێتە ناوی و لە ناویشیا بوو بەڵامێتر دیارە لەوانەیە خەرزار بوو بێ لەسەری و ئیشی شەکرد بەدەمێ و تووشە ڕووداو. ڕووداوەکە کاتێک ڕوویداوە هەر سێ قوربانیەکە لە کرێکاری گەڕاونەتەوە و بریندارەکانیش یەکێکیان خەڵکی بازیانە و ئەوەی تریان خەڵکی تەکیەی سەر بە پارێزگای سلێمانیە. بارودۆخی تەندروستی یەکێکیان ناجێگیرە و لە نەخۆشخانەی شار لە ژێر چاودێری تەندروستیدان. مانگی ڕابردووش لە هەمان شەقام ڕووداوێکی هاوشێوە ڕوویدا و بەهۆیەوە 3 کەس گیانیان لەدەستدا کە دوانیان کچ و کوڕێکی دەستگیراندار بوون. ئەمە سێم ڕووداوە منەی بینم. ڕووداوێکیان پیکابێ بوو کە لەوێ هاتە خوارەوە بە سورعەت نەیتوانێت زۆر دەست بشێ لەبەرەوە فلکەکە گەورەیە لەبەر فلکەکە نەیتوانێت زیاد بێ بەملاوە کەوتە ئەو سیاجەوە ئەمە پیکابیە. سیارەیەکش عینە نازان بەخوا ئەڤەلۆن بچی بوو هەر نەیتوانی بە هەمان شێوە ئەلە سیاجەیدا. ئەمەش سێمە کە لە پێشی جەنابتانە هەمووی هۆی ئەم فلکەیە کە ئەیبینن. ئەمەش دیمەنی بە خاکسپاردنی ئاودێر فارسە کە لە ڕووداوەکەی شەقامی هەواری شار گیانی لەدەستدا و لە گۆڕستانی بەکرەجۆ لە سلێمانی بە خاک سپێردرا. بەپێی ئامارەکانی هاتوچۆی سلێمانی تەنیا لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا 7 کەس بە ڕووداوی هاتوچۆ لەم شەقامەدا گیانیان لەدەستداوە. بەشی هەرە زۆری ڕووداوەکانیش وەک دەوترێت بۆ بوونی گۆڕەپانێک دەگەڕێتەوە کە کەوتووەتە بەشی سەرەتای شەقامەکە. مەریوانە بڵا کورسات نیوس سلێمانی.